خۆی لە ڕاستیدا لە بەرچاوگرتنی دۆخی سیاسی ناوچەکە و ئەو هاوکێشە سیاسیە نێودەوڵەتی و ئیقلیمەی کە لە ناوچەکە هەیە لە ڕاستیدا وامان لێ دەگا کە پرسی بەستنی کۆنگرەی نەتەوەیی وەکو زەرورەتێکی ئەم قۆناغا لە ڕاستیدا وەکو بەرپرسیارەتیەک هەمومان بەرپرسیارەتی خۆمان هەست پێ بکەین و بەرەو پیری ئەو بەرپرسیارەتە بچین و هەر یەکێکمان ئەرک و واجباتی خۆمان وەکو پێویست ببینین. کۆنگرەی نەتەوەیی کوردستان یەکێکە لەو وێستگە گرنگانەی کە بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان و تەواوی هێز و لایەن و کەسایەتە سیاسیەکانی کوردستان گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە. ئەگەر کۆنگرەی نەتەوەیی کوردستان نەبەستێ لەوانەیە وەکو وێزگەیەکی گرنگ بۆ تەتەڵەکردن و دەردەشەکردنی دۆخی نەتەوەیی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان و لە تەواوی دنیا لەوانەیە تووشی خەلەل و کەم و کوڕی ببین لە ئاستی گوتاری نەتەوەیمانە. بۆیە ئەمە پێمان باشە لە ڕاستی ئەو پێچێتی نیشتمانی کوردستان بە بەردەوامی هاوکاری بەستنی کۆنگرەی نەتەوەیی بووین و بەشدارێکی کارای ناو کۆنگرەکە بووین و بە دڵنیایەوە لە کۆنگرەی داهاتووش دەچێت نیشتمانی کوردستان بەشدارێکی کارا ئەبێ و هەوڵیش ئەدا بە پرۆژەیەکی نەتەوەیی هاوکار لەگەڵ لایەنەکانی دیکە هاوکار لەگەڵ بەشداروانی تری کۆنگرەی نەتەوەیی ببینە خاوەنی گوتارێکی نەتەوەیی. لە ڕاستیدا ئەوەندەی کە هەموو خەڵکی کوردستان ئاگادارە شانۆی سیاسی لە کوردستان لە ماوەی یەک دو ساڵی ڕابردوو بەرز و نزمی زۆری تێکەوت و تا ڕادەیەک پەیوەندی لایەنە سیاسیەکان لە ئاستی خواستی هەم لایەنە سیاسیەکانی کوردستان و هەم جەماوەری خەڵکی کوردستان نەبوو و بە دڵنیاییەوە ئەمەش ڕنگدانەوەی لەسەر کۆی ژیانی سیاسی و ژیانی تاک بە تاکی ئەم وڵاتە هەبوو. بەداخەوە ئەو قۆناغەمان وەکو پێویست وەکو مەسئولیەت و بەرپرسیارەتی سەرشانی لایەنە سیاسیەکان نەمانتوانی زوو تێپەڕێنین، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکەش تا ڕادەیەک ئاستی پەیوەندیەکانمان لە ئاستێکی زۆر گونجاوە و پێم وایە پێکهێنانی حکوومەت و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە ماوەیەکی زۆر تاخیر بوو بەڵام دوجار گەیشتن بە ئەنجامێک لەوانەیە بەشێکی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان یەکێتی و پارتی هەیە بە تایبەتی وەکو پێویست و وەکو خواستی یەکێتی نیشتمانی کوردستان تا ئەم لەحزەیە کە ئێمە قسە ئەەکەین وەکو خواستی ئێمە بەدی نەهاتووە، بەڵام بێگومان پەیوەندیەکان پەیوەندێکی ئاساین و دڵنیاشم کە لە ماوەی داهاتووی نێزیک کۆبوونەوەی دیکەی مەکتەبی سیاسی ئەبێ وەکوی کە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەمان هەبووە و ئەو کۆبوونەوانە بە دڵنیاییەوە تا ئەم دەقەیە کۆبوونەوەی ئیجابی بوون، لێک تێگەیشتنی باش هەبووە تا ئاستێکی زۆر باش و دڵنیاشم لە ماوەی ئایندەی زۆر نزیک لە چەند ڕۆژی داهاتوو کۆی ئەو بابەتانی کە لە نێوان یەکێتی و پارتی بە هەڵواسرایی ماونەتەوە یان بە چارەسەر نەکراوی ماونەتەوە وەکو پرسی کەرکووک و پارێزگاری کەرکووک و پرسی پشکەکانی یەکێتی لە حکوومەت و هەموو ئەو بابەتانی کەی پەیوەستە بە بەڕێکردنی ژیانی حکومڕانیکردنی کوردستان و شەریکایەتێکی ڕاستەقینەی نێوان هەردوو لایانی سیاسی و ئەو لایەنانی دیکەی کە بەشدارن بێگومان من گەشتبینم بەوەی کە لە ماوەیەکی زۆر نێزیک کۆتایی بە بابەتانە هێنین. بۆیە من ڕێم وایە هیچ لایەنێکی سیاسی پێم وانییە بتوانێ و بیەوێت لایەنەکەی دیکەی بەرامبەری ڕەفس بکە، چکە تەجروبەی حکومڕانیکردن لە کوردستان بەم شێوەیە بووە کە هەتاوەکو ئێمە لایەنە سیاسیەکان لە یەکتر نێزیک بووبین توانیمانە دەستکەوتی نەتەوەییمان زیاتر هەم لە عێراق و هەم لە دەوروبەریش زیاتر بچنینەوە. بۆیە ئێمە تاکی دەکەینەوە یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی تاکیدی لەوە کردوێتەوە کە پێویستە هەوڵ بدەین ئەو پەیوەندی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە بیپارێزین و دەستی پێگرین و بتوانین گەشەی پێ بدەین لە پێناو پرسی نەتەوەی خۆمان. لە ڕاستیدا ئێمە بۆی خەڵکی کوردستانیش بە ڕوونی ئەمە بزانێ ئێمە هەتا ئەم دەقەیە لە هیچ کۆبوونەوەیکی ڕسمی خۆمان و سەرکردایەتی مەکتەبی سیاسی ئەم بابەتە تاوتوێ نەکراوە و قسەی لەبارەوە نەکراوە و یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەندەی باوەڕی بە ڕێکەوتن و لێک تێگەیشتن و گەیشتن ئەنجام هەیە باوەڕی بە بەشداری نەکردن و دوورکەوتنەوە و دابڕانی نێوان لایەنەکان نییە. بە پێچەوانەوە هەموو ئەو هەوڵانەیەکێتی هەموو هەنگاوانەیەکێتی تا ئەم دەقەیە لە پێناوی ئەوەیە کە ئێمە
لێک تێگەشتن دروستکەین و ڕێکەوتن بکەین و ڕێکەوتنیشمان کردووە جێبەجێکردنی بەشێک و بڕگەیەکی کەمی ماوە لە چەند بڕگەیەکی کەمی ماوە لە ڕێکەوتنەکە بۆیە من دڵنیام کە ڕێکەوتن ئاسانترە لە هەموو بژاردەکانی دیکە.